همه روی مرحبا کردم هینی کردم خواهی لیوتم اقرت آنینک تی خوام خدمی آره بخواه تی خدمین لەبەرەوەی تێکەڵێقە و جاران نەما نماوە چڕاوە ئەمەی چڕاوە لە یەکبەرە ئارە والله باشە تا چەند گرنگە کە ئێمە هەوڵ بین خزمایەتەکەمان تۆخکەینەوە والله هەتا هەوڵ بێن هەمووی تێکەڵ بێتەوە تێڵکێش بێتەوە بەخۆشی ئیشەڵڵا ئێستا تێڵکێش نییە زۆر بەخوای تر مەگە لێ سادۆ نەمەودووە ناوەڵان نییە باشە بووەمان لاتوە ئەم کوردەواری خۆمە هەر بە کۆمەڵایەتی ئەوە ناسرا وڵایە تە برێ چی بەسە بێرە دانیشتم و خوا نەیبڕێ چوار کوڕی ڕێک و پێکم هەیە پێنج و خوا نێمڕێ بانگ مەکەن بێن بۆ لامان بێ بۆ لامان وڵاهی ناچم لە گوواگری هیچێکیانە نانی ناخۆم و چای ناخۆم ئەڵێ ئێوە وەرن ئەوان بێن ئەرە وڵڵی وارێ بەیانی بێنیان خەمە سەتۆقی سەرم بەس ئەڵێ ئێوە وەرن خۆشە قەینا تۆش بچۆ هەر تۆش سەریان لێ بە ئەچم جار بەجارێک ئەچم و ناچم بەس حەزەکەی وا زیاتر بێ ئەرێ بەخوا ئەرێ بەخوا حەزەکەم وا حەزەکەی وەکو جاران دیوەخانەکەی خۆ بێ دیوەخانەکەی خۆم بێ وەکو جاری جارێ ئارە وەڵڵا ئەی چی